ئایا سەرژمێریەکەی ئەم ساڵ دەبێتە هۆی کەمبوونەوەی بودجەی هەرێم؟ هاوکات لەگەڵ ئەوەی بڕیارە ئەم مانگە سەرژمێری گشتی عێراق لە هەموو ناوچەکان بەڕێوە بچێت، کۆمەڵێک ترس و نیگەرانی بەرۆکی بە هەرێمی کوردستان گرتووە. لالایەکی دیکەشەوە باس لەوە دەکرێت کە سەرژمێری ئەم جارە مەبەستی سیاسی لە پشتەوە بێ و لا قازانجی هەرێمی کوردستان و نەتەوەی کورد لە عێراق نەبێت. بەڵام جیاواز لەم بابەتە و لە ڕووی مامەڵەی حکوومەتی فیدراڵیەوە لەگەڵ حکوومەتی هەرێم پرسی سەرژمێری دەتوانێت کاریگەری ڕاستەوخۆی لەسەر پشکی بودجەی هەرێم لە حکوومەتی فیدراڵدا هەبێت، بە جۆرێک کە دەتوانێت بە پێی ڕێژەی دانیشتوانی هەرێم پشکی بودجە دیاری بکات. هەر لەم پەیوەندیەدا و ئەمڕۆ پێنجشەممە 14 تشرینی دووەمی 2024 دکتۆر دارا ڕەشید وەزیری پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند سەرژمێری پشکی هەرێمی کوردستان لە بودجەی گشتی فیدراڵیدا یەکلایی دەکاتەوە. وەزیری پلاندانان ڕایگەیاند دوای چەندین کۆبوونەوە و گفتوگۆ چەند ڕۆژێک لەمەوبەر ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریدا تاوەکو زۆرینەی داواکاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە پرۆسەی سەرژمێری ئەمساڵ جێبەجێ بکات، ترسیان هەیە پرۆسەکە بە سیاسی بکرێت. دکتۆر دارا جەختی لەسەر ئەوەش کردەوە کە هەردوو حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان بەردەوام سەبارەت بە پرۆسەکە لە گفتوگۆدان و وتیشی جەختمان لەوەش کردوتەوە کە نابێت سەرژمێری بە سیاسی بکرێت و دژی پێکهاتەکانی عێراق بە تایبەت کورد و تورکمان و کریستیان و پێکهاتەکانی دیکە بەکاربهێنرێت. هەرچۆنێک بێت سەرژمێری گشتی ئەمساڵی عێراق لەم مانگەدا بەڕێوە دەچێت و حکوومەتی هەرێم نیگەرانە لەوەی پرۆسەکە بە سیاسی بکرێت و بەشی زۆری چاودێرانیش پێیان وایە کە لێکەوتەی خراپی لەسەر بودجە و لایەنەکانی دیکەی هەرێمیش دەبێت و پێویستە حکوومەتی هەرێم بە وشیاری و سەرنجی ورترەوە لەگەڵ ئەم پرسە مامەڵە بکات.